من أمثال طابم لجامعة صالك زياتر لخلقي ترخوندم بس لبر مشغلة وإيشي هنري وسفر وامشتانا بس إن شاء الله أمثال طابم. زۆر باشە باسی کارە هونەریەکانی کەین بزانم هیچ پرۆژێکی تازە هەیە هیچ کلیپێکی تازە ڤیدیۆ کلیپێکی تازە و هەوادارەکانە گۆرانی و کلیپ و کاری هونەری هەموو کات هەیە بەس ئەبێت یعنی شتەکان یەک بە دواییە نوێترین گۆرانی بناوی 1 2 3 4 جارە بڵاو نەبێتەوە بەس چاوەڕوان بن. ڤیدیۆ کلیپی بۆکەی ڤیدیۆ کلیپی بۆکەم بەڵێ لە چۆ بۆ کردووە لا سلێمانی هەر طبعا بەچی سکوێر کوردیە یەکێک لەو گۆرانیانەی کە لەلایەن هەوادارەکانتەوە پێشوازێکی زۆری لێکرا بڕوان ناکەم ئەو گۆرانیە چۆن بوو و بیرۆکێ و گۆرانیە چۆن بۆ هات گۆرانی بڕواناکەم قوڵە ماناکەی و یعنی نازم لێرە چۆن بۆ باسکەم پەیوەندی بە ژیانی خۆتەوە هەیە ئەکید ینی پەیوەندی بە بەشێک لە ژیانی خۆمەوە هەیە کە ئیتر ئەوکو کتێبێک دامخست باش دەکەیت بەڵام زۆر جار یاخۆ جارجاران مابینی کەسانێک کۆمنتێکی خراپ بۆ تۆ نووسن ئەو کەسانێک کە کۆمنتێکی ناشرین بۆ تۆ نووسن و کەسانە چی ئەزانم چێڵێت ئەو کەسانە ڕێزمێ وارەمیان